لارەکانی جامی عەرەب بۆ لاوان لە وڵاتی میسر لە قۆناغی کۆمەڵەکان و لە کۆمەڵی سێم عێراق لە یەکەم یاریخۆی ڕوبەڕۆی دورگەی قەمەر بوویەوە. لە سەرەتادا عێراق بە 2 گۆڵ لە ڕێگەی ناسر سەلام و عەبدوڕەزاق قاسمەوە پێشکەوت کە گۆڵی دووەم بە لێدانی سزا تۆمار کرا. لێدانە سزاکەش لەسەر یاریزانی یانەی ئەولێر عەبدولقادر ئەیوب گیرا. دواترە لەم جەمەدا دورگەی قەمەر ئەنجامەکە یەکسان کردەوە لە خولەکەکانی 42 و 49. 2 گۆڵیان لە ڕێگەی ئیسماعیل ئیدریس و مەحموود عادلەوە تۆمار کرد. لە نیوەی دووەم پێچوانی پێشبینیەکان عێراق باشتر دەرکەوت و دورگەی قەمەر 2 گۆڵی دیکەی زیاد کرد. لە خولەکەکانی 53 و 7 فادی یاسین و مەحموود عادل تۆماریان کرد. هەرچەندە عێراق لە ڕێگەی عەبدولقادر ئەیوبەوە با ئەسیستێکی عەلی شاخەوانی هاوڕێی با تۆمارکردنی گۆڵی سێم جیاوازیەکەی کەم کردەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە و یاریەکە 4-3 بە سوودی دورگەی قەمەر کۆتایی هات. بەم ئەنجامە لە کۆمەڵی سێمی جامی عەرەب سەنیگال و دورگەی قەمەر بوونە خاوەنی 3 خاڵ و عێراق و لوبنانیش هیچ خاڵێکیان کۆ نەکردەوە.